داوا لە قوبات تاڵەبانی دەکرێت بکوشی کاوە گەرمیانی بۆ ڕایگەشتی ئاشکرا بکات. ئەمڕۆ سێشەممە 5 کانونی یەکەمی 2023 عەلی حەمەساڵح هەنجامی سێ خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان لە سەرکەیسی تیرۆکردنی کاوە گەرمیانی داواکاریەکی ئاڕاستەی قوبات تاڵەبانی کرد. عەلی حەمەساڵح نووسیبیەتی بۆ قوبات تاڵەبانی یەکێک لە بکوژانی شەید کاوە گەرمیانی لە چاکسازی سلێمانیە. هەروەها دەشڵێت کا قوبات بۆ ئێوە ئاسانە فەرموو بکەری سەرەکی و دەستی پشتەوەی تاوانەکە بۆ ڕایگەشتی ئاشکرا بکە و با بدرێتە دادگایەکی دادپەروەرانە. عەلی حەمەساڵح دەشڵێت شاردنەوەی چی دەگەێنێت؟ جوڵاندنی ئەم کەیسان لە کاتێکدایە لە 5 2013 واتە 10 ساڵ لەمەوبەر کاوە گەرمیانی ڕۆژنامەنووس لەسەر نووسین و باسکردنی گەندەڵی بەرپرسان یەکێتی شەهید کرا. باوکتەی کە سوکاری کاوە گەرمیانیە و کارە لەلایەن بەرپرسان یەکێتیەوە ئەنجام دراوە. داوا دەکەن بکەرانی و کارە بە سزای ڕەوای خۆیان بگەێنن.